دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا هونەرمەندی میوزیسیان سامان ئەلیاس وەکو میوزیسیان و هەروەها وەکو ئاوازدانەرێک خەڵاتی ساڵی سویدی پێبەخشرا لە چەند ڕۆژی ڕابردوودا. سامان ئەلیاس لەگەڵ چەند میوزیسیانێکی دیکەدا لە شاری سترینگنسێنی ئەو وڵاتە کۆنسرتێکی میوزیکی ساز کردو و بێگومان بە ئامادەبوونی کۆمەڵێک لە هاوڕێکانی و هەروەها لە هونەرمەندان و بەشێکی لە بەرهەمەکانی کە لە دانانی موزیکەکانی خۆی بوو لەگەڵ چەند پارچە موزیکێکی تری کوردی پێشکەشی کرد. دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا هونەرمەندی میوزیسیان سامان ئەلیاس وەکو میوزیسیان و ئاوازدانەرێک خەڵاتی ساڵی لە سوید پێبەخشرا لە چەند ڕۆژی ڕابردوودا. سامان ئەلیاس هاوڕێ لەگەڵ چەند میوزیسیانێکی دیکەدا لە شاری سترینگسێنی ئەو وڵاتە کۆنسرتێکی میوزیکی ساز کرد کە بەشێک لە بەرهەمەکانی لە دانانی میوزیسیان کە دانانی میوزیکیان خۆی بوو و لەگەڵ چەند پارچە میوزیکێکی کوردی پێشکەشی ئامادەبوونیان کرد. کامێرای کورتسات لە کۆنسرتەکە ئامادەیی هەبوو و سامان ئەلیاسیش بەم شێوەیە باسی لە کار و چالاکیە هونەرەکەی کرد.